لە کاتی تۆبارانی تورکیا و ئێران زەڕ و زیانێکی یەکجار زۆری لەو سنوورە گەیاندیە بە حکمی ئەوەی ئەو سنوورێکی پڕ لە والیدات و سنوورێکی لە ئاوەدان بووە و ئێستا زەڕ و زیانی بە حکمی ئەو تۆبارانە زەڕ و زیانێکی لە دار و درەخت و ئەوانە داوە لە مەڕووماڵاتی کۆچەرەکانیشی داوە کۆچەرەکان هە بە زووی کۆچیان کرد و گەڕانەوە لۆ گەرمێن بە حکمی ئەوەی تۆبارانی ئێران و تورکیا دەستی پێکرد و لە هەندێک گوندەکان چۆل بووینە و جیان بەجێهێشت ژمارە ئەو گوندانە تا 30 گوند هەبی لە سنووری تەواوی باڵەکایەتی ئەوانەی کە چۆل بووینە و بە حکمی تۆباران و ئەوانە هەر لە حاجۆمەران لە سیلسیلەکەی دێتە گوندە ژۆری و ئاڵانە و هەتا ئەگاتە دۆڵی ڕوستێ و سنووری سیدەکان ئەوان سنووری باڵەکایەتی پێڵێن لەو سنوورانە تۆبارانی ئێران و تورکیا کە دەستی پێکرد خەڵکەکە بەڕاستی نەیتوانی بمینێتەوە لە گوندەکان چۆلیان کردو بە زیان هێشت و پێکرد بەڕاستی دڵڕاوچیەکی یەکجار زۆری خستە سەر ئەو کاسبکارانەوە ئەوانە کە بەروبوومەکەی ئێستا خڕەکەنەوە بەڕاستی زۆرمان پێ ناخۆش بووی ئێستاش لێرەوە داوا لە ئیدارە و حکوومەت و پەرلەمان ئەەکەین چارەسەرێکی ئەوە زەمان بۆ بینی و لەبەرەوەی حکومەکەم خەڵکەکەمان بەڕاستی پێی ناکرێت بێت ئیش و کار و کەسابەتی لە سنوورەکە بکات وەشی جاران. نسبەت ئەو قەسپەی لە باڵەکایەتێکرا هەموو ساڵێ ئەو ساڵانە لە وەختانە لە وەختی شوکاری گوندان یا مەسەلەن نان کۆچەری ئەبینی تۆباران دروستە بیلۆمە هەموو ڕۆژەیان تیارەیە یان تۆپە منتیقەی هەموو فەوتایە بە نسبەت باڵەکایەتی و ناو ئەو چیانە لەبەرەوەی هەموو سەرسنوورە یان تورکیایان ئێرانە فەرمو ئێستا بەرامبەری مە تەقیبەی 12 ڕەبای لێنە ئێستا تەماشای مە ناکردین ئێستا ئەو قەڵەباغیا بینن ڕەسەدی خۆیان هێتەبان ئێجاگە ئەو تۆباران لەسە دۆز بوو هەر کەس ئیش و کاری ڕوا و ئیش نامینێ نەتوانین لەو سنوورەیدا بشین جا داوا لە حکومەتێکین ئێگە چارە سەرەشی ئەو میلەتەی بکە ئی باڵەکایەتی بکە باڵەکایەتی هەندا کردێ لەوە حکومەتە ئەگەر ئیشەکی لۆ بکە بەس بە ناشکری نەبی حیسابی باڵەکایەتی هیچ نەکراوە ناشکرێت